ئێستا مەکە و مەدینە چونکە نەعەدالەتی تێدایە کەمترین بارانی هەموو دنیا لەوێ دەباری. هەر کاتێک کە ئێمە وازمان لە زوڵم هینا، هەر کاتێککە تەوبەمان کرد و گەڕینەوە لای خوای گەورەش بەرەکەتی دەبارێنی. ئێستا بەڕاستی کە یعنی هەمومان گونەهبارین، ئەو جۆ فەسادی و ئەو هەموو خراپەکاری و ئەو هەموو قمارخانە و بارخانە و مەساج و زوڵم و زۆرداری کە ئێستا لەسەر بەشەریەت هەیە. هەر کەس بەشی خۆی بەڕاستی بەشێک لەو زوڵمانەی پێ بڕێ. ئەمن بەشێک زوڵم لە نەفسی خۆم ئەکەم، زوڵم لە خێزانم ئەکەم، زوڵم لە منداڵم دەکەم، زوڵم لە کوڕم دەکەم، لە کچم دەکەم، لە جیرانم دەکەم، لە کەس و کار و خزمم دەکەم. گرتنەوەی ئاوی باران و ئاوی ئاسمان بەسترایتەوە بە عەدالەت، بەسترایتەوە بە نەمانی زوڵم. هەر کاتێک کە ئێمە وازمان لە زوڵم هینا، هەر کاتێککە تەوبەمان کرد و گەڕینەوە لای خوای گەورەش بەرەکەتی دەبارێنی. ئێستا لەوانەی پرسن ئەی باشە لە ئەوروپا، لە سوید، لە نەرویز، لە وڵاتانە کە باران نەباری، ئەی لەبەرچی خوای گەورە لەوێ باران دەباری؟ مەگەر لەوێ گوناه نییە؟ با لەوێش گوناه هەیە، بەڵام لەوێ عەدالەت هەیە. وەڵڵاهی عەدالەت لە هەر جێگایە کە بی بەرەکەتی خوا لەوێ دەڕژێ. ئێستا مەکە و مەدینە چونکە نەعەدالەتی تێدایە کەمترین بارانی هەموو دنیا لەوێ دەباری. بەڵام بڕۆ وڵاتانی دیکە چونکە عەدالەت و سیستەمی عەدالەتیان هەیە، بەڕاستی لەوێ بارانی زۆرە، بەرەکەتی زۆریشیان بەسەردا دەڕژێ. گوناهمان زۆرە، یعنی خراپەکاریمان لەگەڵ یەکتری خراپین، خائینین بەرامبەر یەکتری، مەسەلەن بەرامبەر نیشتیمان، بەرامبەر نەتەوە، بەرامبەر دینمان، بەرامبەر زۆر شتەکان. لێش خوای گەورە بەڕاستی چاوەڕێی دوعاکان و تۆبەکردنی ئێمەیە.